وەرە خۆت تاقی کەرەوە ئەی ئەو کەسێکەوە مشتاقی دیداری ڕەب العالەمینی، بزانە ئەتوانی 30 ساڵ 10 ساڵ 20 ساڵ لەسەر تاعەت و عەبدایەتیەک وەستاو بی، ئامادە باش بی، بەهێز بی، بەتوانابی. خۆشەویستانم، ئێمە لە ژیانە زۆر پێویستمان بەوەیە بە مەحەبەتەوە لەگەڵ دینداریە بژین، خەریکی عیلمێکی کرچ و کاڵ نەبین کە لە ڕۆحی دین تێنەگەیشت بین. ئێمە پێویستمان بەوەیە شەوقێک بڵێسەی ئاگرێک ناخمان بسووتێنە بۆ لیقای خوا، ئەگەر بێت و ئێمە عاریو بین بەخوا. ئەگەر ئێمە ئەو بە حەقیقەت بناسین، پێویستمان بەوەیە کە ناخمان بۆ ئەتاعەتەکانی ئەو بجوڵێ. واللهی کاتێکەوە خوا بە چاکی ئەناسی، لە سجن ناترسی، لە کوشتن ناترسی، تەنها ژیانت بۆ ئەوە ئەوێت کە زیاتر لە خزمەت ڕەب العالەمین نابی. ئەها ڕابعی عەدەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئوحب الدنيا لأذكرك فيها، خوای گیان والله دنیام بۆیە خۆشەوێ بۆی ذکر و یادی تۆی تیا بکەم. وأحب الآخرة لأراك فيها، والله آخرتيشم بۆیە خۆشەوێ بۆی بە لیقای تۆ شاد ببم و تۆ ببینم پەروەردگارە.